بینەرانی عزیزەوەی کە دەیبیستن راپۆرتی بەهادۆر ئەمیریەکە لە ڕادیۆ زەمانەوە وەرگیراوە لە ژێرناوی هەژاری و شێرپەنجە قەیرانێک کە چارەسەری کردووە بە خەون. توێژینەوەکانی وەزارەتی تەندروستی ئەوە پیشان دەدەن کە لە ساڵی 2016 نزیکەی 125,000 حاڵەتی شێرپەنجە لە وڵاتدا هەبووە کە ئەم ژمارەیە لە ساڵی 2025 دەگاتە 150,000 حاڵەت. ئێستا 250,000 نەخۆشی توشبووی شێرپەنجە لە وڵاتدا هەن و هەر ساڵێک 55,000 کەس بەهۆی توشبوون بەم نەخۆشیە گیانیان لەدەستدەن. 95% توشبووان ژنان پێکی دێنن. 50% شێرپەنجەکان دەکرێت پێشگیریان لێ بکرێت. لە 122,000 مردنی زوووەختی ژێر 70 ساڵ لە وڵاتدا 34,000 کەس بەهۆی توشبوون بە شێرپەنجە دەمرن. لە کۆمەڵگایەکدا کە شێرپەنجە وەک یەکێک لە سەرەکیترین هۆکارەکانی مردن ناسراوە، هەژاری وەک نەخۆشیەکی لاوەکی ژیانی نەخۆشەکان و خێزانەکانی خستۆتە ژێر کاریگەریەوە. بەپێی ئامارە فەرمیەکان 68% نەخۆشە شێرپەنجەییەکان ڕوبەڕووی تێچووی پشکنی چارەسەرکردن دەبنەوە بە جۆرێک کە زیاتر لە سێیەکی داهاتی خۆیان بۆ چارەسەرکردن خەرج دەکەن. ئەمە لە کاتێکدایە کە زیاتر لە 50% تێچووی چارەسەرکردن لە ئێران لە گیرفانی خەڵک دەدرێت و زۆرێک لە خێزانەکان بەهۆی ناتوانایی داراییەوە واز لە درێژەدان بە چارەسەرکردن دەهێنن. دەرمانە نوێیەکانی شێرپەنجە کە هەر جارێک لە نێوان بۆ 100 ملیۆن تمەن تێچوویان هەیە لە ژێر پوششی بیمەدانین. ئەم دەرمانانە بۆ چینی کرێکار و فەرمانبەرانی کەم داهات ناتوانرێت دەستیان پێ بگات. تەنانەت دەرمانە ئاساییەکانیش تووشی بەرزبوونەوەی نرخی سەرسوڕهێنەر بوونەتەوە بە جۆرێک کە هەندێکیان تا 350% گرانتر بوون. ئەم بارودۆخە وای کردووە زۆریەک لە نەخۆشەکان بە تایبەت لە ناوچە بێبەشەکاندا هەر لە سەرەتاوە واز لە چارەسەرکردن بهێنن. گەماڕۆکان و کێشەکانی گومڕکی دەسڕاگەیشتن بە دەرمانە پێویستیەکانیان دژوار کردووە. هەندێک دەرمان بۆ ماوەی چەند مانگێک لە گومرگ دەمێننەوە و تەنانەت لەوانەیە وادە بەسەرچوو بن. سەرەڕای ئەمە ئامێرە پێشکەوتووەکانی پزیشکی بەهۆی کێشە کارگێڕی و داراییەکانەوە لە گومرگدا بە چارە نووسی نادیار ماونەتەوە. ئەم کێشانە وای کردووە نەخۆشەکان بۆ وەرگرتنی چارەسەری گونجاو ڕوبەڕووی چەندین ئاستەنگ ببنەوە. دامەزراوە خێرخوازیەکان تا ڕادەیەک توانیویانە یارمەتی نەخۆشەکان بدەن، بەڵام بە زیادبوونی ژمارەی توشبووانی شێرپەنجە سەرچاوە داراییەکانیان سنووردار بووە. زۆریەک لە خێرخوازیەکان ڕایانگەیاندووە کە لە ساڵانی دواییدا ژمارەی سەردانکەرانیان تا 50% زیادی کردووە. لەگەڵەوەشدا تواناییان بۆ داپۆشینی تەواوی تێچووەکانی چارەسەرکردن کەم بۆتەوە و زۆریەک لە خێزانەکان ناچارن سامانەکانی خۆیان بفرۆشن وەکو خانوو و ئۆتۆمۆبیل بۆ دابینکردنی تێچووەکانی چارەسەرکردن. بیمەکانی چارەسەرکردنیش نەیانتوانیوە بە شێوەیەکی کاریگەر پشگیری نەخۆشە شێرپەنجەییەکان بکەن. زۆریەک لە دەرمانەکان و ڕێگاکانی چارەسەرکردنی نوێ لە ژێر پۆششی بیمەدانین و نەخۆشەکان ناچارن تێچووی بەرز لە گیرفانی خۆیان بدەن. تەنانەت لەو حاڵەتانەشدا کە بیمە بەشێک لە تێچووەکاندا دەپۆشێت، سنووری بیمە بە خێرایی پڕ دەبێت و نەخۆشەکان ناچار دەبن چارەسەرکردن ڕابگرن یان پەنا بۆ خێرخوازیەکان ببن. جگە لە کێشە داراییەکان، نەخۆشە شێرپەنجەییەکان و خێزانەکانیان ڕوبەڕووی ئاستەنگی دەرونی و کۆمەڵایەتیش دەبنەوە. فشاری دەرونی لە تێچووی چارەسەرکردن، ترس لە داهاتوو و نیگەرانی دەربارەی دابینکردنی دارایی دەتوانێت بە توندی کاریگەری لەسەر تەندروستی دەرونی نەخۆشەکان هەبێت. زۆریەک لە نەخۆشەکان بەهۆی فشارە داراییەکانەوە تووشی خەمۆکی و دڵە ڕاوکێ دەبن کە ئەمە دەتوانێت پرۆسەی چارەسەرکردن تووشی تێکچوون بکات. بۆ باشترکردنی ئەم بارودۆخە پێویستی بە هەنگاوی خێرا و بنەڕەتی هەیە. زیادکردنی پوششی بیمە، کەمکردنەوەی تێچووەکانی چارەسەرکردن و باشترکردنی دەسڕاگەیشتن بە دەرمانەکان و کەرەستە پزیشکیەکان لە چارەسەرە پێشنیارکراوەکانن. سەرەڕای ئەمە
زیادکردنی هۆشیاری گشتی دەربارەی شێرپەنجە و گرنگی دەستنیشانکردنی زوووەخت دەتوانێت یارمەتی کەمکردنەوەی تێچووەکان و باشترکردنی ئەنجامەکانی چارەسەرکردن بدات. پەروەردە و هۆشیارکردنەوە دەربارەی شێرپەنجە و ڕێگاکانی پێشگیری و دەستنیشانکردنی زوووەخت دەتوانێت یارمەتی کەمکردنەوەی تێچووەکانی چارەسەرکردن بدات. بەرنامەکانی پەروەردەیی ئەگەر لەلایەن حکوومەت و ڕێکخراوە ناحوکمیەکانەوە جێبەجێ بکرێن دەتوانن یارمەتی کەسەکان بدەن تاکو و نیشانەکانی شێرپەنجە زووتر دەستنیشان بکەن و لە کاتی خۆیدا سەردانی پزیشک بکەن. ئەم هەنگاوانە نەک تەنها دەتوانن گیانی زۆریەک لە کەسەکان ڕزگار بکەن بەڵکو تێچووەکانی چارەسەرکردنیش بە شێوەیەکی بەرچاوکەم دەکەنەوە. لە بارودۆخی ئێستادا کە گەندەڵی و ناکارامەیی و جیاوازیدانان توانای بەڕێوەبردنی قەرانەکانی لە حکوومەت سەندوتەوە و ئیرادەیەک بۆ باشترکردنی بارودۆخی خەڵک بوونی نییە، شێرپەنجە و هەژاری دوو قەیرانن کە بەجددی ژیانی هەزاران خێزانی ئێرانیان بە تایبەت لە ناوچە بێبەشەکاندا خستۆتە ژێر کاریگەریەوە. بۆ بەرەنگاربوونەوەی ئەم قەیرانە پێویستی بە هەنگاوی خێرا و هەمەلایەنە هەیە. زیادکردنی پۆششی بیمە، باشترکردنی دەسڕاگەیشتن بە دەرمانەکان و کەرەستە پزیشکیەکان، زیادکردنی هۆشیاری گشتی و پشتگیریە نێودەوڵەتیەکان لەو چارەسەرانن کە دەتوانن یارمەتی باشترکردنی بارودۆخی نەخۆشە شێرپەنجەیەکان بدەن. بەبێ ئەم هەنگاوانە زۆر یەکلان نەخۆشەکان بەردەوام لە تەنگەژەی دارایی و چارەسەرکردندا دەمێننەوە و ئەم قەیرانە دەبێتە کارەساتێکی مرۆی.